دوورخستنەوەی مامۆستایانی ئاینی بۆتە دیاردەیەک کە کابینەیەک لە دوای یەکەکانی هەرێم سڵیان لێ نەکردوتەوە. لە ماوەی ڕابردووشدا چەندین مامۆستای ئاینی لە وتاردان دوور خراونەتەوە. ئاگاتان لە ژیانی خەڵک بێ و پێتان دەڵێن ملت ئەگەر هاواری لێ هەڵسا نەکەن بە فیشەک و بە گولە وەڵامی گەنجێک بدەنەوە، چونکە بئەی ذەنب قوتیلەت قورد بەسەر لە قیامەتدا پێت دەگوترێ وەرە بزانم تۆ بۆچی کوشتت. گۆران شێخانی یەکێکە لەو مامۆستا ئاینیانەی کە ماوەی 8 ساڵە بە شێوەی خۆبەخشی و تاری هەینی دەخوێنێتەوە، بەڵام بەهۆی قسەکردن لەبارەی موچەی فەرمانبەران و قوتی هاوڵاتیان و ئەو تند و تیژیانەی هێزە ئەمنیەکان بەرامبەر خۆپیشاندەران ئەنجامیان داوە لە وتاردان دوور خراوەتەوە. ملت برسیکردن بازێکی قورسە، بەخوا بە هیچتان ڕناگەن. هیچ هێزێک لە دنیا نەماوە بەرامبەر لافا و هێرشی گەل ڕابۆستێ. وەزارەتی ئەوقاف لەبارەی دوورخستنەوەی مامۆستا گۆران شێخانی ڕایگەیاندووە ناوبرا و چەند جارێک ئاگادار کراوەتەوە لەوەی پابەندی ڕێنمایەکانی ئەوقاف بێت، هەمیشە سەرپێچی بڕیار و ڕێنمایەکانی وەزارەتی کردووە، بەو هۆیشەوە بڕیاری هەڵوەشاندنەوەی خۆبەخشەکەی دراوە. مەلاتان نەهێشتگاڵتەی پێ نەکەن، ڕیشتان نەهێشتگاڵتەی پێ نەکەن، ئایەت و حەدیث نەما تەمسیل و فلیمی لەسە دەرنەینن، چی ماوە؟ لای خۆشەوە مامۆستا ئاینیەکە باز لەوە دەکات هەمیشە باسی گرفت و کێشەکانی هاوڵاتیانی کردووە و داوای مافی خەڵکی کردووە، دەشڵێت داوامان کردووە خۆپیشاندانەکان بە هێمنانە بەڕێوە بچێت و دەستگا ئەمنیەکانیش تەقە بەرەو ڕووی خۆپیشاندەران نەکەن. ئەم دەسەڵاتە باچی بە هاوڵاتی نەبووە، باچی بە سچی برسی نەبووە، باچی بە جرفانی خاڵی نەبووە، باچی بە قوتی ئەو خەڵکە نەبووە. ئێستاش کە بەردێکی تێدەگرێ و ئەمنیش ئەگە بڵێم کاکە ڕەدی مەدەوە جوابی مەدەوە من لە مینبەر لا دەدا و دوورم دەخاتەوە نایە لە قسەکە بکەم، قسەکەی منی پێ ناحەقە. لە هەموو سەیرتر لەو بڕیارەی کە دەرکرا دەرە سەرپێچی کردیە، یعنی ئەوە مامۆستا ئاینی لە وڵاتی ئاوای لێبێت تاوانە بڵێ کاکە تو تەقەمەکە کاکە توش بەردمایە باش ئەدی مامۆستا ئاینی لەسەر مینبەر قسە نەکا مامۆستا ئاینی شیکاری نەبێت لە بۆ بابەتەکان. ئەی چی بکە کاکە ڕۆژنامەنووسێک تێڕوانینی خۆی هەیە لە بۆ واقعەکە، کاکە گۆرانی بێژێک تێڕوانینی خۆی هەیە، هەموو ئەندامەکانی ئەم کۆمەلگایە مافی خۆیانە کۆمەلگاکەی خۆیان شی بکەنەوە. ئێ معقولە مامۆستای ئاینی کە پێی دەگوترێ ئیمام، پێی دەگوترێ قودوە، پێی دەگوترێ پێشەوە، تۆ معقولە نەتوانی قسە لەسەر کۆمەلگایەکەی خۆی بکە، لەسەر خوێن ڕێژی بکە، لەسەر ئەوەی بکە کە بڵێ کاکە خوێن یەکتری مەڕێژن. یعنی بەڕاستی ئەوە مەهەزەلێ. بۆیە ئەمە پێمان وایە بەڵێ هاوڵاتی مافی خۆیەتی داوا بکە، چی داوا دەکات داوا بکە، بەڵام بە شێوەیەکی شارستانی بە مەدەنی بەوەی کە حەق و مافەکانی خۆی بەدەست بگاتەوە. مامۆستایانی ئاینی لە کۆمەڵگەی کوردیدا پێگەیەکی بەهێزیان هەیە و بەشی زۆری وتار و ڕێنمایەکانیشیان بۆ ئیسلاحی کۆمەڵگە و بەرگری بووە لە مافی هاوڵاتیان، بەڵام هەمیشە لەلایەن دەسەڵاتەوە بیانووی جۆر بە زۆر بۆ سنووردارکردنی کارەکانیان دەهێنرێتەوە و بە پاساوی لادان لە ڕێنماییش ڕوبەڕووی دوورخستنەوەی لە وتاربێژی و هەندێک جاریش پەلاماردان و هێریشکردنە سەر و تەنانەت تیرۆرکردنیش بوونەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.